لەسای حکومڕانی خۆماڵی 28 ساڵەی هەرێمی کوردستان خاوەن پێداویستە تایبەتەکان ژیانێکی سەخت و تراژیدیا بەڕێ دەکەن لەبەرەوەی کابینە چاکسازی خوازەکەی هەرێم ئامادە نییە پاش 60 ڕۆژ موچە 150,000 دابەش بکات. ئەتوین لەم هۆڵە سارد و سڕەدا ناڕەزایی خۆمان ئەدەین بەدەستی خوای گەورە و دواتر ئەدەین بەگوێی نابیستی حکوومەتی هەرێمی کوردستاندا. بە خەڵکی کوردستان ئەڵێین ئەوە زیاتر لە 7 مانگە کەمەندامان بە خێرخوازی دەژین. ئەوە زیاتر لە 7 مانگە کەمەندامان نان نییە لە ماڵیانە. هاتوین پێتان ئەڵێین هەتاکەی برسێتی، هەتاکەی نەهامەتی، هەتاکەی چەوسانەوە. ئێوە خۆشتان ئاگادارن چی لەم خەڵکاکەن. ئادام موچەی ئەو مناڵەتان بڕی سوێن بەخوای ئەو مناڵە ڕۆژێک دێ ئازارەکەیە چەژن. خاوەن پێداویستیە تایبەتەکان تووڕە و نیگەران و خەمبارن بە دڵی پڕ لە ئاه و حەزرەتەوە سکاڵای دڵیان لە بەردەم مایکی پەیام هەڵدەڕێژن و دەڵێن ستەمەکانی حکوومەتی هەرێم ناچاری کردوون بیر لە خۆکوشتن بکەنەوە. وەڵای بۆ خۆیان نازم دەمێکە ئاگام لێی نییە. تەمان کاریگەری زۆرە زۆریش نەکەم نۆڵەوە حاڵی کەمەندامانە ژیان کواوە ڕات ئەستا بە نیسمە منۆ تا ڕادەیە خۆم باشم بەس کاکەی وایە زۆر وێرانە. من ئەمە شە لە دەماخە هۆرمۆنی خوێنێتی شەکرەیەتی مانگی بە 150,000 بە 3-4 مانگ ژیانی ئەوە ڕۆ ناڕۆ. هەشت مانگە وەرم نەگرتووە. حماڵەیەکم لە بازار ڕۆژە پاکە دەفرۆشم ڕۆژە حماڵەیەکم ڕۆژێ هیچ بۆ خەڵکەکەم ئاوایی ئێستا من شاگرد و ڕۆژی بە 5,000 نەوەڵا بەشی بوو مەلیەکە ناکات. مردان کردو بە 10,000 ئەمپێری 3 ئەمپێرمێ بێ 30,000 بام بەخوام مانگە 30,000 پیا نەکردەوە. حکوومەتی هەرێمی کوردستان تۆزە بیری بێتەوە بەس ڕۆژێک بێ سەیری ئەوانەکات. وەڵا نزیکەی 3 مانگە وەرمان نەگرتووە 3 مانگە معاش وەرنەگیراوە. کەمەندامان لە بارودۆخێکی زۆر سەختدا ئەژین وەزعیان زۆر خراپە. هیوادارم داواکاریمان لە حکوومەت هەیە بەهانای کەمەندامان و بچیانی بەڕاستی تاکەی ئەم معاشیان بۆ شێوەیە هەیە. من 150,000 چی لێ بکەم بەچی بم نازانم هەر بەچی بین هەر ئەوە چییە ئەنی بەڕاستی گاڵتە پێکردنە بە کەمەندامان هەرچی بڵێن حکوومەت گوێگرێ حکوومەت گوێی نییە هەتا گوێگرێ بە داواکاری کەمەندامان کە بە ناوی هەموو کەمەندامانەوە قساکەم بەمان بندوو چاڵمان بۆڵکەن وەک نوگرە سەرمان قەیتێکە ئێمە چیمانە ئەنفانەکان زیاترە بە خوڵمان کەن بەسەراو بە یەک جاری بمان کوژن و تەواو لەم چینەی ئێمە داماوتر و هەژارتر و داماوتری تیای نییە لەوانەیە پێمان پێ بکەنن لە کەناڵەکانەوە بمان بینن پێمان پێ بکەنن زۆر بەلایەنەوە ئاساییە پێ بکەنن کەڕە لاڵە کوێرە لە ئەسکەمەندام پارچەی حەبجاران بە 2,000 کرێسا بە 50,000 لە شارەکەی خۆتا دەست ناکەوێت ئەمە چیە گەیەنێ کاکە وەڵا لەوانەیە تر هەموو ئینتیحارکەین ئەوەیە گەر ئیمانێک لە دڵمان نابێ خۆمان بۆ دنیایشت بێتەوانێ ئیمانەکە لە دڵمانە بمانهێڵێتەوە جنا تا ئێسامی خۆمان لە ناو بردبوو کاکە جار چی پێڵم داوەشەی پێڵم دا ڕزەی کە کەمەندامانی وەکو ئێمە ئەم حکوومەتەمان دروست کرد ئێستا ئێمە خەڵک خێرمان پێکات خەڵک بەحری ئاوی هەیە ئێمە بەحری نەوتمان هەیە. حکوومەتی هەرێمی کوردستان بە درێژای تەمەنی حکومڕانیان لە چەوساندنەوە و خواردنی مافی خاوەن پێداویستە تایبەتیەکان سڵی نەکردوتەوە جگەلەوەی کە لە هەولێر بە زەبری هێز بڵاوی بەخۆ پیشاندانەکانیان کردووە هاوکات بە ناوی ڕێخستنی موچەکانیانەوە نزیکەی 16 مانگ موچەی بەسەردا دابەش نەکردوون کە موچەکەیان لەسەر ئاسی جیهان کەمترین موچەیە و زۆرترینی لە 150,000 دینار تێپەڕ ناکات. ئەردەڵا محەممەد کەناڵی پەیام سلەیمانی.